سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بێکارانی شاغڵ لە پرۆژێ ڕێگەوبان لە ئەیوانی غەرب، گواستنەوەی ژینە مۆدەڕەس گۆرجی بۆ زیندانی شاری سنا، کۆبوونەوەی پەرستەران و کارمەندانی ئۆرژانس لە چەند شاری ئێران، ناڕزایەتی خوێندکاران لە زانکۆی هەمەدان، دەست بە سەرکردنی 6 کەس لە بەلوچستان بە بیانووی نەبوونی ناسنامە و ئەشکەنجە و ئازاری ئارمیتا پاڤیر لە بەندیخانەی ناوەندی تەورێز. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە کرماشان و تاران. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 بۆ جارێکی دیکە لە شارەکانی کرماشان و تاران لە بەردەم ئامۆزش و پەروەرشدا کۆبوونەوە. خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژێ هەڵاوسان، بەکردەوە زەرهاتنی گەڵاڵەی هاوسان سازی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە پرۆژەی ڕێگەوبان لە ئەیوانی غەرب. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە پرۆژەی ڕێگەوبانی شارستانی ئەیوانی غەرب بۆ ئیلام لە ئەزدۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغڵ لە پرۆژەی دروستکردنی ڕێگەوبان لە شارستانی ئەیوانی غەرب ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی ناڕازی بەشدار لەو کۆبوونەوە خوازیاری زیادکردنی حەقدەست، پێزانی داخوازیە دواخراوەکان، بۆ لانانی پەیمانکار و واژۆکردنی گرێبەست بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ دەوڵەت و پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامین اجتماعی بوون. گواستنەوەی ژینە مۆدەڕەس گۆرجی بۆ زیندانی شاری سنا. ژینە مۆدەڕەس گۆرجی چالاکی مافی ژنان و لە دەست بەسەرکراوانی شۆڕەشی ژینە پاش بانکران بۆ لەقی ئەجرای ئەحکامی دادسەرای شاری سنا بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 16 مانگ بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندی سنەکرا. بەپێ راپۆرتەکان کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری سنا بۆ پشتیوانی لە ژینە مۆدەڕەس گۆرجی لە بەردەم دادگای گشتی و انقلابی سنا کۆبوونەوەیان بەڕێوە بردووە. ژینە مۆدەڕەس گۆرجی پێشتر لە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی بێتاوان ناسێنرا بوو، بەڵام بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نیزام و پێکهێنانی گروپ بە مەبەستی تێکدانی یاسایەکی گشتی سەرجەم بە 28 مانگ زیندان مەحکوم کرا و 16 مانگ واتە زۆرترین سزای بۆ جێبەجێ دەکرێت. کۆبوونەوەی پەرستەران و کارمەندانی ئۆرژانس لە چەند شاری ئێران. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر پەرستەران و کارمەندانی ئۆرژانس لە شارەکانی مەشهەد، یەزد، فەسا و گەناوە هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە ڕۆژی پەرستار دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، پێدانی کارانە، وەلانانی ئێزافەکاری، دامەزراندنی هێزی کاری نوێ، تەیارکردنی نەخۆشخانەکان و ئۆرژانس بە ئیمکاناتی ڕۆژی جیهان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کەمکردنەوەی سەعاتی کار. ناڕزایەتی خوێندکاران لە زانکۆی هەمەدان. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر خوێندکارانی زانکۆی سەنعەتی هەمەدان لە ئاز خراپی کەیفیەتی خۆراک و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی ناڕزایەتیان دەربڕی. بە پێوە وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی ناڕازی زەرفی خۆراکەکانیان لە نێو محەوەتەی زانکۆدا بڵاو کردووەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و ڕێزگرتن لە جێگە و پێگەی خوێندکاران بوون. بە وتەی ناڕازیان ژمارەیەک لە خوێندکاران بەهۆی خواردنی خۆراکی بێکەیفیەت ژاراوی بوون و بەرپرسانی زانکۆ بایەخ بە تەندروستیان نادەن.
ڕێزگرتن لە یادی نیما نووری گیانبەختکردووی ڕێگەی ئازادی لە کەراچ. ڕۆژی شەممە 12 خەزەڵوەر بنەماڵەی نەمەر نیما نووری و کۆمەڵێک لە ئازادیخوازانی کەراژ لەسەر مەزاری ئەو گیانبەختکردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. نیما نووری مێرمنداڵی تەمەن 18 ساڵ لە چلێ ماچەمینی حەدیس نەجەفی لە شاری کەراژ بە چەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی ڕۆژیم گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیانبەختکردنی نیما لە ماڵەیەوە هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە ئازادیخوازانی کەراژ لەسەر مەزاری کۆبوونەوە و بەڵێنیاندا ڕێگای پڕ لە شانازی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینا درێژە پێ بدەن. بارودۆخی خراپی ژنانی گوندنشینی چوارمەحاڵ و بەختیاری. ژنانی گوندنشینی پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری بەکاری سەخت و تاقەت پڕۆکێنی بەرهەمهێنانی خوێ داهاتێکی زۆر کەم بەدەستدێن و لە دۆخێکی خراپدا دەژین. ئەم ژنانە بەر لە هەڵاتنی خۆر بە ڕێگاکی شاخاویدا دەڕۆن و 15 کیلومتر ئەبڕن تا خۆیان دەگەێنە کانیاوەکان بە نۆرە و پشکێکی دیاریکراو لە ئاوی کانیاوەکان وەردەگرن و ئەم ئاوانە دەگوازنەوە بۆ شوێنێکی تایبەت کە بە چینێکی پلاستیکیدا پۆشراوە دروستکراوە. دوای 1 هەفتە دانانی ئاوەکە لە ژێر تیشکی خۆر کریستاڵەکانی خوێ کۆ دەکەنەوە بۆ فرۆشتن و دەگوازنەوە بۆ گوندەکانی دەوروبەر. ژنانی زەحمەتکێش لە بیمە و ئیمکاناتی بێهداشتی و دەرمانی بێبەشن و زۆربەیان پاش ماوەیەکی کورت تووشی چەندین نەخۆشی دەگمەندە. دەست بەسەرکردنی 6 کەس لە بەلوچستان بە بیانووی نەبوونی ناسنامە. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر 6 کەس لە ناوچەی گەوهەرکێوی بەلوچستان بە بیانووی نەبوونی بەڵگەی پێناسە بە توند و تیژیەوە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتی حاڵبەش لە یەکێک لە گوندەکانی ناوچەی گەوهەرکێو دایکێک بە ناوی ڕاجی شاهوزەهی تەمەن 45 ساڵ و دوو کشە مێرمنداڵە تەمەن 15 و 17 ساڵانەکەی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە توند و تیژیەوە دەست بەسەرکراون. هاوکار لە گوندی حەفیز ئەحمەد باوکێک بە ناوی یاعقوب دەهمێردە تەمەن 45 ساڵ و دوو کوڕەکەی بەناوەکانی ئێبراهیم دەهمەردە تەمەن 20 ساڵ و خالێد دەهمەردە تەمەن 22 ساڵ بە بیانووی ئێرانی نەبوون لەلایەن هێزەمنیەکانەوە بە توند و تیژیەوە دەست بەسەرکراون. جێگای ئاماژەیە کە ئەو شارۆمەندانە بڕیارە دیپۆرتی وڵاتی ئەفغانستان بکرێن. گواستنەوەی کەوسەر دەهبانزادە بۆ ژووری تاکەکەسی. بەرپرسانی بەندیخانەی شیراز ماوەی زۆرتر لە 1 مانگە کەوسەریان لە ژووری تاکەکەسیدا ڕاگرتووە و ناوبراویان لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کردووە. بەپێی راپۆرتی ناوەندی مافی مرۆڤیەران کەوسەر دەهبانزادە بە بیانووی بەدواداچوون بۆ چارەنووسی برا بەندکراوەکەی بەناوی مەیسەم دەهبانزادە لە ڕێکەوتی 6 ڕەزبەری 1403 دەست بەسەر و ڕەوانەی بەندی تاکەکەسی زیندانی شیراز کراوە. ئەشکەنجە و ئازاری ئارمیتا پاڤیر لە بەندیخانەی ناوەندی تەورێز. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر قاسم بوعدی پارێزەری دادگەستەری لە ماڵپەڕی تایبەتی خۆیدا ڕاگەیاند ئارمیتا پاڤیر بەندکراوی سیاسی ڕاگیراوە لە زیندانی تەورێز لەلایەن مەئمورانی ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. ئارمیتا پاڤیر چالاکی خوێندکاری لە زانکۆی تەورێز مانگی خرمانانی ساڵی 1402 لەلایەن دادگای انقلابی ئازەرشەر بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری و تەبلیغدژی نیزام سەرجەم بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان مەحکوم کراوە. ئەو بەندکراوە سیاسیە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕەشی ژیناش دەست بەسەر و لە زینداندا بەمبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەم لێ بە سەختی ئەشکەنجە و ئازار درابوو. دووە هەواڵ گیانەدەستانی بەندکراوێکی بەلوچ لە بەندیخانەی سەراوان. ڕۆژی هەینی 11 خەزەڵوەر بەندکراوێکی بەلوچ بەناوی دادلی مەزارزەهی لە بەندیخانەی سەراوان بەهۆی بێبەشکردنی لە دەرمانگیانی لەدەستا.
بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤیێران دادلی مەزارزەهی بەهۆی بێبەشکردن لە دەرمان جەڵتەی دڵ لێداوە و دەست بە جێگیانی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەرپرسانی زیندانی سەراوان ڕۆژی هەینی بنەماڵەی ناوبراویان بۆ وەرگرتنی تەرمی دادلی بانکێش کردووە. جێگەی ئاماژەیەکە دادلی مەزارزەهی 5 ساڵ لەوەبەر بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و زیندانی کرابوو. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.